ئەو کەسەی دەبتە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ترامپ جەنەراڵی خاننشین مایکل فلین هەر لە سەرەتای هەڵبژاردنە بەلایەکانی کۆماریەکان پشتیوانی لە ترامپ کرد. فلین کە سەردەمێک شارەزای هەواڵگەری لەشکری بوو بە پشتیوانی سەرەکی ترامپ لەسەر مەسەلەکانی ئاسایشی نێونەتەوەیی زۆر جاران لە پرۆسەکەدا سەرسوورمان بەرپا دەکات کە لە نامە ئەلکترۆنیەکانیدا دەڵێت مەترسی لە ئیسلام شتێکی واقعیە. ئیسلام ئایدۆلۆژیەتێکی سیاسیە. بێگومان خۆی لە پشتیان بیرۆکە دەشارێتەوە، بیرۆکەی ئەوەی کە ئیسلام ئاینە. ترامپ بە پەسەندی باسی لە شکنجدان کردووە بۆ کۆکردنەوەی زانیاری هەواڵگەری و بژارەکەی بۆ بەڕێوەبەری CIA ئەندامی کۆنگرس مایکل پۆمپیۆ ڕەخنەی لە ڕەتکردنەوەکەی بەڕێوەبەراتی ئۆبامە گرتبوو لەمەڕ ئەوەی ناوی دەبەن بە تەکتیکی لێکۆڵنەوەیەکی تۆکمە لەسەر گومان لێکراوانی تیرۆر. لە هەمان کادا یەک لەو سیناتۆرانەی کە لە سەرەتادا پشتیوانی لە ترامپ کرد وادانراوە ببتە داواکاری گشتی داهاتووی ئەمریکا. جێف سەشنس وەک ترامپ لە هاتنی پەنابەرانی موسڵمان نیگەرانە. ئەگەر نەتوانیت لێکۆڵینەوەیەکی تۆکمەی ڕابردووی کەسێک بکەیت و لە داواکەی بکۆڵیتەوە، ئەگەر تۆ نەتوانیت ئەو کارە بکەیت، ئەوە ژمارەیەک لەو کەسانی وەردەگریت کەوا مەیلی تیرۆرکاریان هەیە. ئەو لێمێژە کەسێکی توند بوو لەسەر کۆچبەری ناقانونی. کێ زیاتر مافی هەیە بۆ دەستکەوتنی کار لە ئەم وڵاتە؟ کۆچبەرێکی قانونی، هەڵگری کارتی سەوز، یان هاوڵاتی، یان خود کەسێکی کەوا بە ناقانونی هاتوتە ناو ئەم وڵاتە؟ وەک هەموو سەرۆکێکی هەڵبژێردرا و ترامپ کەسانێک لە دەوری خۆی کۆ دەکاتەوە کە هاوڕوانگەی بن. ئەو کۆمەڵانی کە وادژی ترامپن ڕەخنە لە بژارەکانی دەگرن. ناوەندی قانونی هەژارانی باشوور سەشن تومەتبار دەکەن بە هاوپەیمانەتیکردن لەگەڵ کۆمەڵەکانی دژ بە بیانیان ڕەگەزپەرستان و دێموکراتەکان لە هەمان کادا ڕەخنە لە ڕەفتاری فلن دەگرن. ئەمە کەسێک نییە بە جوانی مەسەلەکان وە بەرچاو بگرێت. ئەمە کەسێکە زۆر جاران بە خێرایی بڕیا لەسەر شتەکان دەدات کە ڕەنگە بە تەواوەتی لیان تێنەگەشت بێت. ئەوەی بڕیارە ببێتە سەرۆکی کارمەندانی کۆشی سپی ترامپ بەرگری دەکات لە هەموو بژارەکانی کە تا ئێستا کراون. ئەوان هەموو شتێک کە بتوانن هەموو ڕۆژە دەیکەن بۆ پاراستن و سەلامەتی وڵاتەکەمان. سەشن و فلن بەرەوڕووی لێکۆڵنەوەکانی پەسەندکردنی سەنەت دەبنەوە. تاکەشتی ڕەوە لە لێکۆڵینەوە بیکەیت پرسیارێکی زۆر و پرسیاری بەرفراوانە. ئەوسا ڕای خۆتی لەسەر بدە. بەڵام کەمینەی دیموکراتەکان ناتوانن بەخۆیان ڕێگە لە بژارەکانی ترامپ بگرن بۆ پۆستەکانی بەڕێوەبراتی بۆ بەرچاوگرتنی کەمکردنەوەی پرۆسەی هاوسەنجی کەوا کۆماریەکان سەردەمانێک بەکاریان هێنا بەرامبەر بە بژارەکانی کە لەلایەن سەرۆک ئۆباماوە کرابوون.